تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان فأتبع سببا ئەویش کەڵکی تەواوی لە هۆکارەکان وەردەگرت. 1. زولقەرنەین قودرە الممکینە و قودرە المسەیرەیشی پێبەخشرا بوو. ئەو سەرجەمە و پێداویستیانەی پێبەخشرا بوو کە بە ئاسانی بتوانێت بەسەر هەموو هێز و بربەستەکانی لایەنی بەرامبەردا سەر بکەوێت. 2. لەو ئاەتانەوە کە باسی زولقەرنەین دەکەین دەردەکەوێت کە ئەو زاتە میراتگرێکی تەواوەتی سەرزەوی و لایەنێکی قورسی ناو هاوسەنجیە نێودەوڵەتیەکان بووە بە جۆرێک کە لە هاوسەنجی نێودەوڵەتیدا نوێنەرایەتی ئیسلامی کردووە و بربەست و لەمپەڕی لە بەردەم ئەو جێگەیانەدا بنیاد ناوە کە ئاژاوە و خراپەکاری تیایاندا فەرمانڕەوایە و هاوسەنجی گشتی جیهانی پاراستووە. خوای گەورە بۆ ئەوەی ئەم ئەرکە گرنگە ڕابپەڕێنێت هەموو جۆرە کەرەستە و پێداویستی و هەلومەرجێکی بۆ فراهەم کردووە. ئاەتی وآتيناه من كل شيء سببا پشگیری لەم تێبینیە دەکات. زولقەرنەینیش بە تێگەیشتن لە حکمەتی بەخشرانی ئەم هێز و توانایە بە ئەو دەسەڵاتە فراوان و گەشتگیرەکەی خۆی بە ئاراستەی مورادی ئیلاهی و پاراستنی هاوسەنجی سەرزەوی بەکارهێناوە و کەسێکی ئامانجبەرزی وەها بوو کە وەکو مەفکورەیەک مامەڵەی لەگەڵ لێپرسراویەتیەکەیدا دەکرد. حتى إذا بلغ مطلع الشمس وجدها تطلع على قوم لم نجعل لهم من دونها سترا هەتا کاتێک گەیشتینە ناوچەی خۆرهەڵاتی دوور بینی خۆر هەڵدێت لەسەر قەومێک کە پەناگەیەکیان نییە تا لە تینی خۆیان بپارێزن. وا دەردەکەوێت کاتێک حەزرەتی زولقەرنەین لە ڕۆژ ئاواوە بەرەو ڕۆژهەڵات ڕۆیشتووە بە ئەفریقادا تێپەڕیوە ڕێی لە هۆزێکی وەها دەشتەشی هەڵکەوتووە کە بەپێی هێما وەسفی ئەم ئاەتە ماڵ و خانوویان نەبووە و خۆداپۆشینیان نەزانیوە و بەڕووتی سوڕاونەتەوە. دەکرێت ئەم چەند تێبینیە لەم ئاەتەوە هەڵبگۆزرێت. کاتێک زولقەرنەین بەرەو ڕۆژهەڵات گەشتی کرد بە جێگایەکی وەها گەیشت کە هیچ شاخ و گرد و درەختێکی لێ نەبوو تا لە بەردەم تیشتی خۆردا ببن بە بەربەست. هەر بۆیە لەگەڵ هەڵهاتنی خۆری هەموو ڕۆژێکدا بێ پەردە ڕوبەڕووی خۆر و گەرمیەکەی دەبوونەوە یاخود جلیان لەبەردا نەبوو وەکو چۆن لە ئێستاشدا و لە زۆرێک لەو ناوچانەدا کە نزیکن لە هێڵی کەمەرەیەوە یان بیابان نشینن خەڵکەکەی بەهۆی گەرمی زۆرەوە یان جلیان لەبەردا نییە یان شتێکی زۆر کەم دەپۆشن نەبەربەستی سروشتیان هەبوو نەبینا و ماڵیشیان هەبوو نەجل و بەرجیشیان دەپۆشی و لە ناو دەشتەچێتیەکی تەواوەتیدا بوون. قالوا يا ذا القرنين إن يأجوج ومأجوج مفسدون في الأرض فهل نجعل لك خرجا على أن تجعل بيننا وبينهم سدا وتیان ئەی زولقەرنەین بەڕاستی یاجوج و مەئجوج لەم خاکەدا خراپەکارن ئاخۆ خەرجێکت پێ بدەین بۆ ئەوەی بربەستێ لە نێوان ئێمە و ئەواندا دروست بکەیت. دەکرێت ئەم سەدەی کە باز دەکرێت دیواری چین یان بربەستی ئاسنینی قەوقاسەکان بێت بەڵام بەو وەسفەی کە ئاەتەکانی دواتر دەیکەن زۆر سەختە باز لە شورا یان دیوارێکی دیاریکراو بکرێت. ئەگەر بربەستەکە هەتا ئێستاژما بێت دەستنیشانکردنی پێویستی بە لێکۆڵینەوەیەکی جددی هەیە. لەبەر ئەم هۆیە پێویستە زیاتر سەرنجی کۆمەڵگەی پشت بەربەستەکە بدرێت وەک لە دیوارەکە خۆی. بەڵێ هەتا ئەو کاتێ ئەو کۆمەڵگایە هاوڕێ لەگەڵ دینامیکە مەعنەویەکانی خۆیاندا بەپێوە بوەستن ڕێگە لە فیتنە و فەسادی هۆزەکانی وەک یاجوج و مەئجوج دەگیرێت یان هیچ نەبێت ناتوانن زیانیان پێ بگەێنن. بەڕای من پێویستە لە چیرۆکی زولقەرنەیندا بە دوای حکمی گشتیدا بگەڕین. بۆ نمونە تایبەتمەندیە پێویستەکانی دەوڵەت و سەرۆکی دەوڵەت و هەلومەرجەکانی مانەوە و بەردەوامبوونی دەوڵەت و هاوشێوەکانی ئەجینا ڕووداوێکی کە لە ڕابردوویەکی دووردا ڕوویداوە وەکو چیرۆک دەجێڕنەوە و لە ئەنجامی هەڵوێستێکی لەم جۆرەشدا یان هیچ یان سوودێکی زۆر کەم لە قورئان وەردەگرین
لێرەدا ئامانجێکی دیکەش لە جێڕانەوەی ڕووداوەکەدا هەیە، ئەویش ئەوەیە کە زولقەرنەینی نوێنەری دادپەروەری و ڕاستڕەوی لەسەر زەوی دەبێت بە پاڵپشت و پشتیوانی ئەو ستەم لێکرا و لاوازانەی کە ناتوانن پارێزگاری لە مافی خۆیان بکەن. ستەم لێکراوانی ئەو سەردەما تورکەکان یان میلەتە مەزلومەکانی دی بوون، ستەمکارەکانیش یاجوج و مەجوج بوون. زولقەرنەین توانی بربەستێک لە بەردەم ئەم هۆزە توندڕەوانەدا دابنێت کە پێناس و شوناسیان نادیار و دوژمنی ناموس و شەرەف و دین و نەتەوە بوون. دواتریش لە هەموو سەردەمێکدا میراتگرانی سەرزەوی و ئەو ڕۆژگارە ڕایان دەوەستێن و ئەم دووبارە بوونەوەیەی مێژوش بەپێی ناوەڕۆکی ئاەتی حتى إذا فتحت يأجوج ومأجوج وهم من كل حدب ينسلون هەتا ئەو کاتەی کە ئەو سەددە و ڕەدمە بەهێزەی کە ڕێگری لە یەجوج و مەجوج دەکات بە تەواوەتی دەڕمێت و ئەو کۆمەڵگە ستەمکار و دەستدرێژکارەش لە شێوەی نەوەی جۆرا و جۆردا هەموو لایەکدا گیر دەکەن، بەردەوام دەبێت. قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد. ئەی پێغەمبەر سەڵ الله عليه وسلم پێیان بڵێ بەڕاستی من تەنها ئادەمی زادێکم وەک ئێوە، بەڵام ئەوەندە هەیە وەحی و نیگام بۆ دێت ئەم ڕاستیەتان تێبگەێنم کە بێگومان خوای ئێوە خوایەکی تاک و تەنهایە. واتە لە ڕوانگەی پەیوەندی نێوان بەدیهێنراوان و پەرستراوەوە بەواتایەکی تر لە ڕوانگەی نزیکی زاتی ئولوهیەت لە ئێمە و باڵادەستی بەسەرماندا و دووری ئێمە لە ئەوەوە و مەحکومیەتمان جیاوازیەک لە نێوان بەدیهێنراواندا نییە. بەڵێ هەروەک جگە لە خوای گەورە هیچ کەسێکی تر دارای گەورەی و بێنیازیەکی زاتی وەها نییە کە شایەنی پەرستراوی بێت، بە هەمان جۆر هیچ بەدیهێنراوێکیش نییە هێندە بچووک و بێنەرخ بێت کە جگە لە خوا بەنیازی پەرستن سەر بۆ هیچ شتێکی تر نەوی بکات. بەڵێ چەند جوانی فەرمووە بەدیعوزەمان، بەدیهێنراوان هەروەک لە دووربوونیان لە پەرستراوی یەکسانن، بە هەمان جۆر لەسەر ئاستی بەدیهێنراویش یەکسانن. ئەم ئاەتە لە هەمان کاتدا ڕەتدانەوەی ئەو ناپاراستنی هاوسەنگی و زیادەڕەویەیە کە لە ئەنجامی گوزارشکردن لە گەورەیی زیادگەلێکی وەک حەزرەتی مەسیح و عوزەیر هەندێک کەس تێکەوتون. بەڵێ دەکرێت زاتێک بە تایبەت پێغەمبەرێک نزیکێکی تایبەتی لە خواوە هەبێت، بەڵام ئەم پەیوەندی و نزیکیە هەرگیز داخوازی ئەوە نییە کە ئەو زاتە لە تەنیژ عەرشی خودا بنرێت. بە مەبەستی بیرخستنەوەی ئەم خاڵە وردە پێغەمبەرمان سەرڕای هەموو کەماڵاتەکانی دەفەرموێت منیش وەکو ئێوە مرۆڤم. بەڵێ لایەنێکم هەیە کە جیاوازە لە ئێوە، ئەویش ئەوەیە کە وەحیم بۆ دێت و پێم دەڵێت خوای ئێوە تەنها پەرستراوی ڕاستەقینەیە. واتە جیاوازیەکەش بریتیە لە تێگەیشتنمان لە نهێنی بەندایەتی و یەکسانیمان لە بەرامبەر پەرستراوەوە. بەم جۆرە ئاەتەکە لەلایەک بەگژی ئەو بۆچوونە زیادە ڕەوکارانەدا دەچێتەوە کە دەربارەی حەزرەتی عیسا و عوزەیر هەڵبەستراون و لەلایەکیش پێگەی ڕاستەقینەی پێغەمبەرمان پیشانی موسڵمانان دەدات.